هاوڕێیان ێژام کاتتان باش. ئەم بەشم تەرخان کردووە بۆ تێگەیشتن لە خودی کۆمەڵگای کوردەواری. بۆچی گرنگە ئێمە لە کۆمەڵگای کوردەواری تێبگەین؟ دیارە تێگەیشتن سەرەتایەکە بۆ ئازاد بوون کە تێگەیشتین ئێمە چین. ئەو دەم ڕەنگە دەرکێکمان لە ڕوودا بکرێتەوە، هەرچی ئێستایە لە تاریکیدا پەلدەکێشین چونکە نازانین خۆمان چین. ئەم لە خود تێگەیشتنە پێویستی بە ئازایەتیە، لەبەرەوەی کە ڕووبەڕووی زۆر پیرۆزی دەبینەوە. لە پێناسەکردنی خوددا پێویستمان بە پێشێلکردنی گەلێک بنەمایە کە ڕەنگە هەندێکیان لامان پیرۆز کرابن یان پیرۆز بن. لە مێژووی مرۆڤایەتیدا هیچ هزرێکی نوێ سەری هەڵ نەداوە بەبێ دەحەداکردنی پیرۆزیەکانی کۆمەڵ. من ڕێبار فتاحم، بایەخم بە بابەتی ڕۆشنبیریە. زۆر سوپاسیەوە دەکەم گەر سەبسکرایبێم کەناڵە بکەن. دیارە ئەوە هاندەرم دەبێ لە بەردەوام بووندا. لەم بەشەدا پێویستم بە پێناسەکردنی 5 کۆنسێپت هەیە. دیارە هەندێک کۆنسێپتی دیکەش هەن، بەڵام دووەمینن. هێندەی ئەم سەرێکیانە گرنگ نین. ئەوانیش خێڵ، ئاین، نەتەوە، سەرکوتکردن، هێزی دەرەکی. لە یەکەم سەرنجدا پێناچێ کە ئەم کۆنسێپتانە پێکەوە کۆ ببنەوە. بۆ نمونە خێڵ ڕەنگە ئێمە وەکو کۆمەڵێ خەڵک بیبینین جوگرافیەکی دیاریکراودا دەژی. حەقی خۆمانە بپرسین ئایا ئەمە پەیوەندی بە ئاینەوە چییە یا پەیوەندی بە نەتەوەوە چییە. سەرباری ئەوەش کۆنسێپتی سەرکوتکردن کە دیارە ئاماژە نییە بۆ دیاردەیەکی فیزیکی وەک نەتەوە وەک خێڵ، زۆرتر بە ئاین دەچێ. کۆنسێپتی پێنجەم هێزی دەرەکی. لێرەدا مەبەستم لەو هێزانەیە کە کورد نین و بەڵام کاریگەرن لەسەر کورد. هیوادارم لە چوارچێوەی باسەکەمدا ئەم کۆنسێپتانە ئاوەڵا ببن. ڕەوتی لێکدانەوەم لە تێگەیشتنی خوددا پێشەکی کۆنسێپتەکان لێک دەدەم و لاوازی و هێزیان لێک دەدەمەوە. بەردەوام دەبم تا دەگەمە ئامانجێک کە قایل دەبم بەوەی مۆدیلەکەم سەرکەوتووە. هەڵبەت ئەمە پرۆژەیەکی زۆر گەورەیە. ئەوەی من لێرەدا باسی دەکەم بەشێکی زۆر کەمێتی، بەڵام بڕبڕی پشتی تێگەیشتن لە خودی کۆمەڵگەی کوردەواری لەم پرۆژەیەدا بەیان دەکەم. ئەم وێنەیە دەڵێ کە کۆمەڵی کوردەواری تەنیایەکێکە لەو کۆنسێپتانە. بۆ نمونە کۆمەڵی کوردەواری خێڵە، کۆمەڵی کوردەواری تەنیا ئاینە، نەتەوەیە، سەرکوتکردنە یا هێزێکی دەرەکیە. دیارە ئەوە واقیعی نییە. کۆمەڵی کوردەواری زۆر لەوە زیاترە. ئەبێ پەیوەندێک لە نێوان ئەم کۆنسێپتانە بدۆزینەوە بۆ ئەوەی کە ناوەرۆکی یان گەوهەری کۆمەڵی کوردەواری بەیان بکات. ئەستەم نییە بگەینە ئەو ئەنجامەی کە کۆمەڵی کوردەواری تەنیا بریتی نییە لە ئاین یان نەتەوە. هەم نەتەوەی تێدایە، هەم ئاینی تێدایە، هەم سەرکوت کراوە، هەم کاریگەرە لەژێر هێزی دەرەکیدا، هەم نەریتی خێڵیش تێیدا بەربڵاوە. کەواتە دەبێ بۆ مۆدیلێ بگەڕین ئەم کۆنسێپتانە لێک بدات بە شێوازێکی ئەو تۆ کەمانە بەخش بێت، هەروەک گەوهەری کۆمەڵگای کوردەواریش بەیان بکات. لێرەدا تەنها 2 کۆنسێپتم وەرگرتووە، خێڵ و ئاین. ئەگەر کۆمەڵگەی کوردەواری لە 2 کۆنسێپت پێکاتبێ، یەکێکیان خێڵ بێ ئەوی تریان ئاین، بەم جۆرە ئەینوێنم. مەبەست لێرە لە خێڵ تەنیا یەکەیەکی کۆمەڵایەتی نییە لە جوگرافیەیەکی دیاریکراودا بژین، نەخێر. لێرە خێڵ زۆرتر وەکو کۆنسێپت مامەڵە دەکەم. کۆنسێپت نوێنەرکردنی خێڵە لە عەقڵدا، لە هزردا. بەڵام خێڵ ئەگەر بەتەنیا هەبێت لە ڕۆژگاری ئەمڕۆدا کۆمەڵێک نەریتە لەگەڵ کۆمەڵێک خەڵک کە دیارە ڕەوتێکی ژیانیان هەیە. خۆ ئەگەر ئاین لە بەرچاو بگرم، ئەو دەم ئاین باوەڕێکە، ئایدۆلۆجیەکە کە کاریگەرە لە خێڵ بۆ ئەوەی بە ڕەوتێک بژی، بە جۆرێک بژی، کاریگەرە لەسەر نەریتی. دیارە ئاین جێی نەریتی خێڵ ناگرێتەوە،
بەڵام کاریگەر دەبێت لەسەری. با کەمێک بینا لەسەر ئەم مۆدیلە ساکارە بکەین. ئێستا لەم مۆدیلە ساکارەدا ئەگەر کۆمەڵگەی کوردەواری تەنیا لە خێڵ و ئاین پێکات بێت، هەر هەموو نەریت و باوەڕی خێڵی نییە، هەر هەموو ئاینیشین. خێڵ هێندە ئاینی وەرگرتووە کە لە بەرژەوەندی خۆی دابێ کە خزمەتی خۆی بکات. بۆیە ئەو دەم کۆمەڵگەی کوردەواری بچووک دەبێتەوە بۆ ئەو ڕووبەرەی کە من هێڵی سەوزم لەسەر داناوە. کەواتە ئەگەر کۆمەڵگەی کوردەواری تەنیا خێڵ و ئاین بێت، ئەو بەشەیە کە هێڵە سەوزەکانم لەسەر داناوە. ئەو دەم دەبێ بە تێکەڵێک لە خێڵ، لە باوەڕی خێڵ، نەنەریتی خێڵ، لە ئاین، لە نەریتی ئاینی. با کەمێکی دیکە بینا لەسەر ئەم مۆدیلانە بکەین. خۆگەر کۆمەڵی کوردەواری خێڵ و نەتەوە بێت، وەک پێشتر باسم کرد، کۆمەڵی کوردەواری بچووک دەبێتەوە بۆ ئەو ڕووبەرەی کە هێڵی سەوزم پێداهێناوە. ئەم مۆدیلە دەڵێ چی؟ ئەم مۆدیلە دەڵێ کە کۆمەڵی کوردەواری نەریتی خێڵ و نەریتی نەتەوەی هەیە، بۆ چوونی خێڵ و بۆ چوونی نەتەوەی هەیە، ئایدۆلۆجی خێڵ و ئایدۆلۆجی نەتەوەی هەیە. هەڵبەت ئەمەش وەکو مۆدیلەکەی پێشوو مۆدیلێکی ساکارە، واقعی نییە، چونکە کۆمەڵی کوردەواری لە زۆر کۆنسێپتی دیکە پێکاتووە. پێویست ناکە ئەم نمونەیە لێک بدەمەوە. لێرەدا جێی خێڵم بە ئاین گرتوتەوە، دەڵێم کۆمەڵی کوردەواری لە ئاین و نەتەوە پێکاتووە. دیارە ئەمیش هەر مۆدیلێکی واقعی نییە. ئەم مۆدیلە کەمێک لەوانی دیکە بە بڕشترە، چونکە لێرەدا دوو کۆنسێپتم وەرنەگرتووە، بەڵکو کۆمەڵی کوردەواریم لەسەر سێ کۆنسێپت بیناکردووە، ئەوانیش ئاین، خێڵ، نەتەوە. بە کورتی ئەم مۆدیلە دەڵێ کۆمەڵی کوردەواری سێ لایەنی هەیە، یا سێ فاکتەر کاریگەرە لەسەری، ئەوانیش ئاین، خێڵ، نەتەوەیە. با بزانین کۆمەڵگەی کوردی لە چی دەچێ ئەگەر لەم سێ فاکتەرە، لەم سێ کۆنسێپتە پێکاتبێ. سەوزەکە نوێنەری کۆمەڵگەی کوردەواریە، دیارە هەندێک ئاین تایە بەهێزە، هەندێک خێڵ تایدا بەهێزە. لەلایەکی دیکەوە هەندێک هەستی نەتەوایەتی لا بەهێزە، هەندێک خێڵی لا بەهێزە. هەروەها ئەو سێگۆشێش کە لە ناوەڕاستایە نوێنەری ئیلیتی سیاسی و کۆمەڵایەتی کووردە. بۆ نمونە حیزبی کوردی، گروپێکی کوردەواری کە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە کارابێت لە سێگۆشەکەدایە. بۆ نمونە حیزبێکی کوردی لە چوارچێوەی ئاین، خێڵ، نەتەوە دەرناچێت، بەڵام هیچیشیان نییە، تێکەڵێکە لەوانە. هیوادارم پەیامەکەم گەیشت بێت، چونکە بەڕاستی نامەوێت لەوە ئاڵۆستری بکەم. ئێستا وردە بینای لەسەر دەکەین. لەم مۆدیلەدا چوار لە کۆنسێپتەکانم کردووە بە بنەمای دامەزراندنی کۆمەڵی کوردەواری ئەمڕۆ. باسی ئاین، خێڵ و نەتەوەم کرد. ئەوەی کە باسم نەکردووە سەرکوتکردنە کە پێویستە لێرەدا پێناسەی بکەم. سەرکوتکردن بەسراوە بە هێزی دەرەکیەوە. کورد بەلانی کەمەوە لەوەتی بۆ بە ئیسلام کە زیاد لە 1000 ساڵە، هەم کلتور، هەم زمان، هەم ئاین، هەم ڕەوشت، هەم نەریت ئیسلامی بەسەردا سەپێنراوە، کار هەمویان نامەوە بۆ بەخۆی. لێرەوە سەرکوتکردن چۆتە فابریکی، چۆتە پێکهاتەی ژیانی کوردەوارەوە کە ناکرێ دەستبەرداری ببین. کاتێک دەمانەوێت لە کۆمەڵگەی کوردەواری بگەین، بمانێ و نەمانەوێت، کورد هێندە سەرکوت کراوە، دەتوانم بڵێم بەبێ سەرکوتکردن ناژی. بۆ نمونە کە ڕژێمی عێراق لە ڕێگ و ڕیشەوە دەریێت، کورد زۆر بە خێرایی بەهانای عێراقەوە دەچێت. دیارە من ناڵێم ئەمە باشە یا خراپە، تەنیا ئەوە لێک بدەمەوە کە کلتوری سەرکوتکردن بەشێکە لە پێکهاتەی کۆمەڵگەی کوردەواری. جابا ئێستا بزانین کۆمەڵگەی کوردەواری لە چی دەچێت. باز لە سەوزەکە کۆمەڵگەی کوردەواریە، چوارگۆشە سوورەکەش ئیلیتی کووردە. جا لە حیزبا خۆی بنوێنێ، لە ڕۆشنبیرا خۆی بنوێنێ، لە گروپی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریدا خۆی بنوێنێ، یان لە هەج لایەنێکی دیکەی ژیاندا خۆی بنوێنێ، ناتوانێت ڕزگاری بێ لەو چوار کۆنسێپتە. بۆ نمونە حیزبی کوردی تێکەڵەیەکە لە خێڵ، ئاین، سەرکوتکردن، نەتەوە.
بەڵام هیچیشیان نییە، چونکە ئەگەر نەتەوە بۆ نمونە ئەو بازنەیە بێ کە لەسرم نووسیوە نەتەوە، کورد نەیتوانیوە هەموو لایەنێکی نەتەوە لە بەرژەوەندی خۆی بەکاربهێن. ئەگەر خێڵ ئەو بازنەیە بێ کە لەسرم نووسیوە خێڵ، کورد نەیتوانیوە هەموو ئامراز و ئامێر و تەکنیکێکی خێڵ لە بەرژەوەندی خۆیدا بەکاربهێن. هەروەها بۆ ئاین و سەرکوتکردنیش. با کەمێکی دیکە بینا لەسەر ئەم مۆدیلە بکەین. مۆدیلەکەم کەمێک ئاڵۆز بوو، چونکە ئێستا هەر 5 کۆنسێپتەکەم کردووە بە بناغەی کۆمەڵی کوردەواری یا بە پایەکانی کۆمەڵی کوردەواری. ئەوەی نوێیە لەم مۆدیلەدا هێزی دەرەکیە کە پێویستە لێرەدا پێناسی بکەم. پێشتر گوتم سەرکوتکردن بەسراوە بە هێزی دەرەکیەوە. دیارە هێزێکی دەرەکی کوردی سەرکوت کردووە. پێشتر گوتم ئەوە ئیسلام بووە. دیارە ئیسلام لە زۆر نەتەوەدا خۆی نوان. ئیسلام ئاینی نەتەوەیە زۆرتر ئاینی دەوڵەت بێت. بۆ نمونە بۆ دەمێک عەرەب ئیمپراتۆریەتی ئیسلامی بەدەستەوە بووە، دوای ئەوە خێڵە تورکمانەکان هاتوون. دەکرێت دوایەوە بڵێین لە هەندێ بەشدا لە ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی سەفەویدا بووە کە ئیمپراتۆریەتێکی فارس بووە. کوردیش بە نوێنەرایەتی سەلاحەدینی ئەیوبی بۆ دەمێک توانیوێتی لە سەدەی 13دا ئیسلام بەکاربهێنێت، بەڵام هەرگیز کورد نەیتوانیوە ئیمپراتۆریەتێکی ئیسلامی کوردی دابمەزرێن. بۆ هەر هۆکارێک بوو بێت ئێمە گەیشتوونەتە ئەمڕۆ کە کۆمەڵی کوردەواری تێکەڵێکە لەو 5 کۆنسێپتە کە دیارە منوەکو کۆنسێپت ناویان دەبەم، بەڵام ئەمانە هەموو لاقیان لەسەر زەمینە لە کۆمەڵگەی کوردەواریدا تواونەتەوە. ئێستا پێویستە چەند سەرنجێک بدەم لەسەر کاریگەری ئەم ئەقڵیەتەی کۆمەڵگای کوردەواری. ئێستا دەمەوێت لەم وێنەیە ڕابمێن چەند پرسێکتان لاجێ بهێڵم. بە هەر هۆکارێک بوو بێت نەتەوەی کورد نەیتوانیوە هیچ یەکێک لەم کۆنسێپتانە بەکاربهێنێ بۆ سەروەری خۆی، هەروەک نەیتوانیوە تێکەڵەیەک لەم کۆنسێپتانە بەکاربهێنێ بۆ سەروەری خۆی. بۆ نمونە هێزێکی کوردی کە هاوکاری دەرەکی وەردەگرێ بۆ سەروەری نەتەوەی کورد نییە، بەڵکو بۆ سەرکوتکردنی بەشێکی دیکەی نەتەوەی کووردە. لێرەدا هێزێکی سیاسی دەبێتەوە بە خێڵ. شەڕی نێوان خێڵ هەمیشە لە مێژووی کوردەواریدا و لە مێژووی ناوچەکەدا بەردەوام بووە. لە ناو عەرەبەکانە زۆرتر بووە تاکو قوڕیش توانیوێت هەمویان بکا بەیەک. بۆ نمونە کە هێزێکی کوردی بۆ ئەنسار ئیسلام ئاین بەکار ناهێنێ بۆ سەروەری کورد، بەڵکو ئاین بەکار دێنێ بۆ سەرکوتکردنی کورد. کورد نەیتوانیوە هێزی نەتەوە بەکار بهێنێت لە سەروەری خۆیدا، بەڵکو بەکاری هێناوە لە بەهێزکردنی خێڵدا، لە بەهێزکردنی هێزی دەرەکیدا، لە بەهێزکردنی ئایندا، لە بەهێزکردنی سەرکوتکردندا. ئەو پرسەی کە پێویستە ئەوەیە، ئایا ئێمە دەتوانین ئەم نەتەوەیە کە لەم تێکەڵەیە پێک هاتووە بکەین بە نەتەوەیەکی سەروەر؟ هیوادارم لە دیبەیتدا بەردەوام بین. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون. هەتاکو بەشێکی دیکە شاد و ئارام بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی، ڕێبوار فەتاح.